نوری نەمر بەرجی شەشەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. چوار هەستیاری لە شوێن کەوتنی سونەتدا. ئەلف بەڵێ عومەری خاوەن بلیمەتی و ژیری فیراست و زیرەکی ناوازە ڕۆژێک دەربارەی دیەی پەنجەکانی دەست ئیجتیهادی کرد و بۆ هەر یەکێک لە پەنجەکان ژمارەیەک وشتری جیاوازی وەک دیە دیاری کرد. یەکێک لە هاوڵان ڕەخنەی لێگرت و پێیوت: ئەی ئەمیری باوەڕداران، من لە پێغەمبەری خواوە گوێم لێبوو کە فەرموویان دیەی پەنجەکانی هەردوو دەست و هەردوو پێ یەکسان و دیەی هەر پەنجەیەک دەوشترە. حەزرەتی عومەر بە بیستنی ئەمە هەروەک بڵێ زەبرێک بەرسەری کەوتبێت پەشۆکا وتی: ئەی کوڕی خەتاب، لە شوێنێکدا کە وتەی پێغەمبەری خودا هەیە تۆ چۆن ئیجتیهاد دەکەیت؟ بەڵێ، سونەت لە مرۆڤی بە سونەت خەمڵیودا ئەو پەڕی قورسایی خۆی نمایش دەکرد. بێ عەبدوڵڵای کوڕی سەعەد کە یەکێک بوو لە هاوڵان هاتە لای حەزرەتی عومەر و حەزرەتی عومەریش پێیوت: بیستومە کە تۆ کار بۆ خەڵکی ئەنجام دەدەیت و پاشان کە کرێت پێدەدەن وەری ناگریت و ناتەوێت، ئایا ئەمە ڕاستە؟ عەبدوڵڵاش وتی: بەڵێ. حەزرەتی عومەر وتی: چمە بەستێکت لەم کارەت هەیە؟ عەبدوڵڵاش وتی: من خاوەنی ماڵ و سامان و تەندروستیشم باشە، بۆیە دەمەوێت کە کرێی کارەکانم سەدەقەیەک بێت بۆ موسڵمانان. حەزرەتی عومەر پێیوت: ئەم کارە ئەنجام مەدە، چونکە منیش دەمویست هەمان کار ئەنجام بدەم کە تۆ دەتەوێت. پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسلم لە بەیت المال پشکی پێدەدام و منیش دەموت ئەو پشکە بە کەسێک بدە کە لە من نیازمەندترە، تا ئەوەی کە جارێکیان پارەی بە مندا منیش پێم وت ئەم پارەیە بە کەسێک بدە کە زیاتر پێویستێتی. لە وەڵامدا پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسلم فەرمووی: ئەم پارەیە بگرە پاشەکەوتی لێ بکە و خێری لێ ببەخشە. هەر ماڵێکیش کە بۆ تاد لە کاتێکدا تۆ چاوەڕوانی نەبوویت و داوات نەکرد بوو ئەوە وەری بگرە، بە پێچەوانەوە خۆت بە شوێنیدا مەڕۆ و داوای مەکە. جێ جارێکیان حەزرەتی عومەر هاوڵی بەڕێز زەیدی کوڕی خالیدی جوهەنی بینی کە لە مزگەوتدا پاش نوێژی عەسر خەریک بوو نوێژی نافیلەی ئەنجام دەدا. نوێژ میعراجی باوەڕدارە، نورە، کۆڵەکە و چارۆکەی کەشتی ئاینە. بە نوێژ باوەڕدار بەرەو ناکۆتا دەڕوات، بە نوێژە چارۆکە بەڕووی ئەبەدیەتدا دەکاتەوە. بەڵام نوێژیش کاتی دیاریکراوی هەیە، کاتی وەها هەیە دەبێت نوێژ ئەنجام بدرێت و کاتی وەهاش هەیە نابێت نوێژ ئەنجام بدرێت. ئەو کاتەی هاوتایە لەگەڵ کاتی نێو سونەتدا پەرست شەو، ئەو کاتەش پێچەوانەی سونەت بێت بیدعەتە. بەلای زۆرینەی هاوڵان و زۆرینەی زانایانەوە لە پاش نوێژی عەسر نوێژی نافیلە ناکرێت. هەر بۆیە حەزرەتی عومەر شمشێرەکەی دەستی بە زەیدی کوڕی خالیدی جوهەینیدا دەکێشێت و هەستیاری خۆی لە شوێن کەوتنی سونەتدا دووپات دەکاتەوە. لە بەرامبەرەو هەستیاری حەزرەتی عومەرەوە حەزرەتی زەیدیش هەمان هەستیاری دەنوێنێت و دەڵێت: سوێن بەخوا، گەر سرم پارچە پارچە بکەیت واز لەو دوور کات نوێژە ناهێنم کە پێغەمبەری خوام بینیوە دوای نوێژی عەسر ئەنجامی داوە. لەبارەی نوێژی سونەتی دوای عەسرەوە ڕیوایەتێک لە ئوم سەلەمەی دایکمانەوە گوازراوەتەوە کە دەڵێت: سەروەرمان بە هیچ شێوەیە گوازی لە ئەوراد و نافیلەکان و ئەو پەرستشانە نەدەهێنا کە ئەنجامی دەدا. گەر هات بێت و نەیتوانی بێت شەو زیندوو بکاتەوە، ئەوە هەڵدەستا و بە نوێژ و نیاز ڕۆژگاری نورانی دەکرد. جا ئەوە بوو جارێکیان دەستەیەک سەردانکەر هاتنە مەدینە و پاش نوێژی نیوەڕۆ پێغەمبەریان سەرقاڵ کرد و ئەویش نەیتوانی دوور کاتی سونەتی پاش نوێژی نیوەڕۆ ئەنجام بدات. تا ئەوە بوو کاتی نوێژی عەسر هاتوو. پاش ئەنجامدانی نوێژی عەسر پێغەمبەر درودی خوای لەسەر بێت گەڕایەوە بۆ خانەی بەختەوەری و لەوێ دوور کاتی کۆتایی سونەتی نیوەڕۆی ئەنجامدا. ئوم سەلەمەی دایکمان لێی پرسی: ئایا لە دوای نوێژی عەسر نوێژی سونەت هەیە؟ ئەویش لە وەڵامدا پێی فەرموو: ئەو میوانانە هاتبوون، منیش نەمتوانی دوور کاتی کۆتایی سونەتی نیوەڕۆ ئەنجام بدەم، بۆ ئەوەی بەناتەواوی نەمێنێتەوە ئێستا ئەنجاممدا. جا ڕەنگە ئەوەی زەیدی کوڕی خالیدی جوهەنی لە سەروەرمان بینیویەتی ئەم ڕووداوە یاخود ڕووداوێکی هاوشێوەی ئەوە بوو بێت. بەڵێ، سەرچاوەی ئەم بابەتە هەرچێک بێت،
خاڵێکی گرنگ وە بیر دێنێتەوە کە هەستیاری قوڵی هاوڵانە بۆ هەر بابەتێک لە بابەتەکانی سونەت. ئەو حەزرەتی عومەرەی زۆر هەستیار بوو لەبارەی سونەتەوە، هەر لە سوزدەشدا خەنجەری لێدرا و لە ڕێیەکی وەهاوە بەرەولای پەروەردیگاری گەڕایەوە. لە کۆتا ساتەکانی تەمەنیدا بوو کە لێیان پرسی: ئەی ئەمیری باوەڕداران، ئایا کەسێک بۆ شوێنی خۆت پێشنیار ناکەی؟ جا ئەو وەڵامەی حەزرەتی عومەردایەوە بۆ نیشاندانی ئەوەی ئەو چ قارەمانێکی بە سونەت ڕەنگرتوو بوو زۆر واتادارە. ئەگەر من کەسێک لە دوای خۆم جێبهێڵم، ئەوە کەسێک کە لە من خێردارترە، مەبەست حەزرەتی ئەبوو بەکرە کە لە دوای خۆی جێنشینی هەڵبژارد ئەو کارەی ئەنجامداوە، و ئەگەر کەسیش لە دوای خۆم دیاری نەکەم، ئەوە کەسێک کە لە من زۆر باش و باڵاترە، مەبەست پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم کە کەسی لە دوای خۆی جێنەهێشت ئەو کارەی ئەنجام نەداوە. واتە لە هەردوو حاڵەتەکەدا پێچەوانەی سونەت ڕەفتارم نەکردووە. بەڵام حەزرەتی عومەر کاتێک دەکەوێتە نێوان دوو ڕێگاوە کە یەکێکیان پێغەمبەری خودا بوو، ئیدی گەر تەنانەت ڕێگەکەی دی ڕێی حەزرەتی ئەبوو بەکریش بوایە، ئەو ڕێی ڕاست و ڕوونی پێغەمبەری خودای هەڵدەبژارد. بەڵێ حەزرەتی عومەر لەگەڵ ئەوەی ئەمەی ئەنجامدا بۆ باشەی ئومەتی ئیسلامی ڕێگایەکی ناوەندی هەڵبژارد و 6 کەس لەو دەهاوەڵەی لە ژیانی سەروەردا موژدەی بەهەشتیان پێدرا بوو، سەروەر لێیان ڕازی بوو کە هێشتا لە ژیاندا بوو، دیاری کرد و عەبدوڵای کوڕی کردە داوەر لە نێوانیاندا. قەعقایشی کردە پاسەوان بەسەریانەوە تا لە نێو خۆیاندا کەسێک وەک خەلیفەی موسڵمانان هەڵبژێرن و ماوەیەکی بۆ دیاریکردن تا ئەم کارە بە پایان بگەێنن، چونکە ئەوەی دەویست گەر بۆ ماوەیەکی زۆر کەمیش بێت ئومەتی محەممەد بێسەرکردە بمێنێتەوە. جارێکیان حەزرەتی عومەر لە سەردەمی خەلافەتەکەیدا بە دەوری کەعبەدا خەریکی ئەنجامدانی تەواف بوو. لەم کاتەدا لە بەردە بەختەوەرەکە حەجەر الئەسعەد کە لێوی چەندین پێغەمبەری بەرکەوتووە نزیک بوویەوە. بەڵێ ئەم بەردە هەرچەندە نهێنی و نوری خودای لە خۆیدا هەڵگرتە بێت، بەڵام لە کۆتاییدا هەر بەردێکە. جا ئەم کەسە مەزنە کە جیهانی بەڕێوە دەبرد لێی نزیک بوویەوە و پێیوت: إني أعلم أنك حجر لا تضر ولا تنفع ولولا أني رأيت النبي صلى الله عليه وسلم يقبلك ما قبلتك. دەزانم تۆ تەنها بەردێکیت، نەسوودت هەیە نەزیان. جا ئەگەر پێغەمبەری خودام نەبینیایە کە تۆی ماچ کردووە، ئەوە ماچم نەدەکردیت. بەڵێ هۆکاری ماچکردنی ئەم بەردە لەلایەن حەزرەتی عومەرەوە تەنها وابەستەیی بوو بە سونەتەوە. سونەت بۆ هاوڵە پیرۆزەکان وەک سپاردەیەکی پیرۆز بوو کە هێندەی ڕەچاوکردنیان بۆ ئەو لە خودا و پێغەمبەری خودا صلی الله علیه وسلم نزیک دەبوونەوە. دوور بێت لەوان گەر ڕەچاوی مافی ئەویشیان نەکردایە، ئەوە وەک ناپاک مامەڵەیان لەگەڵ دەکرا. بەڵێ بە گوێرەی ڕیوایەتی مەیسەرەی کوڕی یاعقوب، جارێکیان لە کوفە حەزرەتی عەلی بە پێوە ئاوی خواردەوە. مەیسەرەش لێی پرسی: ئایا تۆ بە پێوە ئاو دەخۆیتەوە؟ ئەویش لە وەڵام داوتی: گەر بە پێوە ئاو بخۆمەوە، ئەوە لەبەر ئەوەیە کە پێغەمبەری خوام بینیوە بە پێوە ئاوی خواردوێتەوە. گەر بە دانیشتنیشەوە ئاو بخۆمەوە، ئەوە لەبەر ئەوەیە کە پێغەمبەری خوام دیوە بە دانیشتنەوە ئاوی خواردوێتەوە. بەڵێ پێویست بوو سنوورەکان بپارێزرێن. ئەو چۆن ژیاوە بە هەمان شێوە هەمان ژیان دووبارە بکرێتەوە و بە هەمان شێوەش بۆ نەوەکانی ئایندەش بگوازرێتەوە. جا هەرچەندە پێغەمبەرمان ئامۆژگاری کردبێت بە دانیشتنەوە ئاو بخورێتەوە و کۆمەڵێک سوودیش لەم کارەدا هەبێت، بەڵام کارێکی لەم شێوەیە فەرز نییە و نابێت کە ئادابی نەبەوی بخرێتە شوێنی فەرز و هەمووان زۆریان لێ بکرێت تا بەو شێوەیە ئاو بخۆنەوە، کە خۆی لە خۆیدا دەکرێت ئەمەش بەشێک بوو بێت لەو پەیامەی حەزرەتی عەلی و ویستویەتی بیگەیەنێت.